سلااو قوتابیانی بەڕێز تاقیکردنەوەکەمان هەیە تطبیقی یاساییەکە مینوتنە کە دەڵێت تەنی وەستاو بە وەستاوی دەمێنێتەوە تەنی جوڵاو بە جوڵاوی دەمێنێتەوە ئەگەر ئەو هێزانی سەری سفر بێ ئەمە چمان هەیە لێرە تاقیکردنەوەکمان هەیە پەتاتەک لەگەڵ چەقوەک دەین بەهێزێک لە سەروی چەقوەکە دەین دەبینین بەهۆی سیفەتی بەردەوامی پەتاتەکە لە شوێنی خۆی دەمێنێتەوە کە چەقوەکە نزم دەبێتەوە بەرەبەرە پەتاتەکە چی لێدێ بەرەو سەروی چەقوەکە دەچێت بەو شێوەیە بەو شێوەیە